سڵاوتان لێبێت لە پێشانگای نێودەوڵەتی کتێبم لە شاری سلێمانی پێمان خۆش بوو تەوەری ئەم جارەمان لە مایکی پەیام لەسەر خوێندنەوە بێ دەمانەوێت لە هاوڵاتیان بپرسین تا چەند هاوڕێی کتێبن و ڕۆژانە یاخود هەفتانە و یاخود مانگانە دەخوێننەوە و لێیان دەپرسین خوێندنەوەی کتێب چی بە ئێوە بەخشیوە و پەیامتان بۆ ئەو کەسانە چی کە تا ئێستا بڕیار نەداوە بخوێندنەوە و باوەڕیان بە خوێندنەوەش نییە لەگەڵماندا بن و سەرنجی خوێنەران وەردەگرن. مامۆستا بۆچی بخوێنینەوە؟ خوێندنەوە چی بە جەناب بەخش؟ بسم الله الرحمن الرحیم. وەک مسلمان ئەبێ خوێندنەوەمان وەکو عیبادەت سیر کردبێ بەدەم هاتنی فەرمانی خواوە کە ئەفەرمێ ئیقڕە یەکەم ئایەت یەکەم موشە کە دابەزیوە بۆ سەر دڵی پیرۆزی پێغەمبەری ئازیزمان عەلەیهی سڵات وەسەلام خوێندنەوەیە لەوێش کە ئەفەرمێ ئیقڕە نافەرمێ چی بخوێنەوە بەس دیاریەکا بسمی ڕەبیکە الەذی خەلەق یعنی لەژێر ڕۆشنایی وەحیا بخوێنەوە بەڵام چیە خوێنیتەوە هەرچی ببێ زۆر گرنگ نییە ئەتوانی دنیا بخوێنیتەوە ئەتوانی کتێب بخوێنیتەوە ئەتوانی ڕەئی بخوێنیتەوە ئەتوانی مرۆڤ بخوێنیتەوە ئەتوانی ژینگە بخوێنیتەوە ئەتوانی ژیار بخوێنیتەوە بەس گرنگە بخوێنیتەوە مرۆڤ بخوێننەوە گەشە ئەکا وەکو چۆن ئەم قەڵەمەی کە لە یەکەم کۆپلەی ئاەتەکانە دابەزیوە قەڵەمێکە تەختەیەکە پەڕێکە ئەم وشانە دێنە گۆ ئەم مرۆڤەیش قابلیەتی تعلمی هەیە یعنی هەموو مرۆڤێکی نەخوێندەوەر ئەتوانێ ببێ بە خوێندەوەر هەموو نەخوێنەرێک ئەتوانێ ببێتە خوێنەر هەموو خوێنەرێکی ناجددی ئەتوانێ ببێتە خوێنێکی جددی هەموو خوێنەری ڕۆمانێک ئەتوانێ ببێتە خوێنەری بابەتە فکری و هزریەکان کەواتە بەڕاستی خوێندنەوە ضرورەتە و مرۆڤی پێگەشەکە مرۆڤی پێ پەرچاوتیژ ئەبێ مرۆڤ بەگەێنێتە ئاستێ بەرز ئەبێتەوە و دەبێتە چاودێر بەسەر کۆمەڵگەوە. ئەتوانین بڵێن من لەوەی قسەکان تا ئەوەم خوێندەوەکە مەرج نییە ئەوەی بخوێنێت وەکو خوێندنی ئەکادیمیتر خوێنەر بێ خوێنەر جیای و خوێندن جیایی وە هەیە لەوە چه شادەیەک بێنێ بەڵام تەنانە دوای 1-2 ساڵ پیشەیەکی ترەکە ئەو بڕوانامەشی بەدەستی ناوە زانیاریەکانی لەبیر بچێتەوە بەڵام خوێنەر جیاوازترە. نا بە پێچەوانەوە خوێنەر زۆر لە پێشترە لە کەسی خاوەن بڕوانامە خاوەن بڕوانامە لە شوێنێکادا ئەمەزرێ بۆ نمونە ئەبێتە مامۆستای زانکۆ کۆمەڵێ مادە ئەڵێتەوە کەواتە لەو کۆمەڵە مادێدا ئەکرێ بڵێ شارەزایی باشی هەیە ئەبێتە پسپۆر بەڵام خوێنەرێک کە دەستکراوەتر بێ بۆ هەموو ناو و نیشانەکان بە دڵنیاییەوە زۆرتر دەرفەتی خوێندنەوەی هەیە و باشتر ئەتوانێ بخوێنێتەوە بە مەرجێک کەرەسەی لێ تێگەیشتنی ببێ وەک کەرەسەی ئەو بخاون بڕوانامە بەرزە ببوورە جەنابەت زیاتر چ ناونیشانێک دەخوێنیتەوە یاخود زیاتر لە چ چوارچێوەیەکە خوێنیتەوە و تا چەندیش لە نرخەکان ڕازی لە پێشانگاکە و ڕەچاوی دۆخی دارایی خەڵکراوە؟ من ماوەی 10 ساڵێک ئەبێ تەنها کتێبێک خوێنمەوە کە وەڵامی پرسیارەکانم بداتەوە ئەگەڕێم بە شوێن ئەو شتانەدا کە پرسیارم بۆ دروستەکەن کە وێڵەمەکەن بە شوێن پرسیارە هەمیشە هەرچی بخوێنمەوە ئەمەوێ خوێندنەوەیەکی ڕخنەگرانە بێ ئەبێ بە دیدێکی نوێ بێ چونکە بەڕاستی ژیان نوێ بووەتەوە ئێمە ئێستا مرۆڤی ئەم سەردەمە بە چاوی ڕخنەوە سەیری هەموو شتەکانەکە ئێمەمانان ئەبێ وەڵامی هەموو ڕخنەکانمان پێبێ وەڵامی هەموو پرسیارەکانمان پێبێ کەوابێ بێ بە شوێن ئەو کتێبانە بگەڕین بە شێوەیەکی گشتی کتێبەکان باشن نرخەکانیان زۆر بەرز نییە بەڵام تا ڕادەیەک بەرزە بە بەراورد لەگەڵ داهات و گیرفانی خەڵکی ئەم ژینگە و بارودۆخی کە ئێمە لە کوردستانە پێوەی ئەناڵێنین نزمتر بواە باش ئەبوو بەڵام لە چاوخۆیە هێشتا هەر باشە. مامۆستا دابشکردنی کاتەکانی ڕۆژانەی یان هەفتانە بۆ کتێب چۆن چۆنی ئەگەر بۆمان باس بکەیت مەسەن بە سەعات دیاریەکەی نەخێر بەپێی هیوا هەیە مامۆستا خوێنەر هەیە ئەڵێ لەوەچە بە هەفتەیەک نەخوێنمە بەڵام لە هەفتەی دووەمان لەوەچە هەموو ڕۆژێ بخوێنمەوە جەنابەت چۆن ئایا بەرنامەت بۆ داناوە یاخود هەر کاتێک کە توانا و ئامادەیت هەبێ و کاتە ئەخوێنیتەوە چۆنی کاتەکانت دابش کردو؟ من کاتم دانەناوە بۆ خوێندنەوە کاتم داناوە بۆ نەخوێندنەوە یعنی کاتم داناوە بەشک و مەجالێ ببێ بخەوم کاتم داناوە بەڵکو دەرفەتێ ببێ ئەو تەعزیەس ئەو سەردانە ئەو شتە بکەم ئەگینا هەموو جارێ لە هەرچی بپچڕێم ئەچمەوە سەر کتێبەکەم چەند ئەخوێنمەوە کتێبەکە ڕامەکێشێ نازانم جاری وایە کە سەیری سەعات دەکەم بووە بە 1:30 شەو ئەمە کەی دوای ئەوەی کە میوانەکان ڕۆیشتوون
جاری وا هەیە کاتێ ئەزانم والله خۆ خەریکە بە پەلە دەستنوێژە نەگرم فریای جەماعەت ناکەوم جەماعەتی نوێژ کەواتە بەڕاستی کتێب ئەگەر ئاوا ئالوودەی بووی ناتوانانی نەخوێنیتەوە ئەمە لەسەر کاتی خوێندنەوە لەسەر شێوازی خوێندنەوەش من وازم لەوە هێناوە کتێب تەواوکەم بە دەگمەن کتێب تەواوەکەم بابەتێکی ناو کتێبەکە هەڵەبژێرم کە ئیشم پێیەتی لە دەیان کتێبە ئەو بابەتە ئەخوێنمەوە کاتێ ئەو بابەتە ئەخوێنمەوە ئەچمە قوڵایی ئەو کتێبە بۆ ئەوەی کۆمەڵێ شت لێک بدەمەوە شتێکی نوێی لێ دروست بکەم ئیسا تۆماری دەنگی هەیە کتێبی دەنگی هەیە تا چەند پشتی پێبەسی من ئەگەر ئەو شتانم دەستکەوێ کە کەمتر ینی ئەو دەرفەتەم هەبووە چوومە ناو ئۆتۆمبیلەوە ئیسفادە لەو جۆرە ئالیەتە تازە ئەەکەم کە کتێبی دەنگیە فعلەن بۆ هەر کەسێک سەفەری دووری ببێ و خۆی شۆفێر بێ و مەجای نەبێ بخوێنێتەوە باشترین ڕێگەیە یەکێکە لە نیعمەتەکانی خوا باسێک لە گرنگی ئەم پێشانگەیانە بکەن بۆ خوێنەر تا چەند گرنگە پێشانگای وشەوە بەناوی خۆی بەخشندە و میێرەبان سەرەتا دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەین بۆ ئامادەکردن بابەتە دیارە پێشانگای کتێب یەکێکە لە ناوازەترین بۆی کە معریفەی ئینسان بیری ئینسان تێڕوای ئینسان فراوان کە عەقڵی ئینسان فراوان کە تێگەیشتنی ئینسان فراوان کە ئەو کەسانی کە ڕوو لە پێشانگای کتێب بگەن یان کتێب هاوڕێیان یان کتێب بەخوێندنەوە هۆکارێکی سەرەکیە بۆی کە دوور بن لە هەڵچوون دوور بن لە تونڕەوی دوور بن لە دەمارگیری بەڵکو عەقڵ و دید و تێڕوانی مرۆڤانە گەورە و فراوانەکە تا چەند پێتان وایە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی کە جەنابەت خەڵکی پارێزگاکەی تا چەند خوێندنەوە بۆ بە کللتور وەڵا ئەوەندەی کە من هەستم پێکردووە جیلێکی باش نخبەیەکی باش خەڵکی ڕۆشنبیر سەرقاڵم بە خوێندنەوە ئەو معریفە و تێڕوان و پێشکەوتنی کەیسە لە کوردستانایە یەکتر خوێندنەوە یان یەگەڕێتەوە بۆ سەرچاوی خوێندنەوە ئەگەر خوێندنەوە کتێب خوێندنەوە نەبێ کولتوری خوێندنەوە نەبێ ئێستا کوردستان وڵاتێکی تر بوو بۆیە خوێندنەوەی کتێب قۆناغێکی باشە گیاوێکی باشە کە ئینسان بەرەو ئاراستەیەکی باش و چاکە بە دڵنیام کە جەنابەتەوە خوێنەر ئەوەی بەڵام پێم خۆشە بزانم جەنابتان بە شێوەیەکی گشتی تا چەند لە خوێندنەوەی خۆتان ڕازین لە بەراورد بەڕابردوو مەبەستمە ئێستا خۆتان زانین ئامێرە زیرەکان هاتووە ئینتەرنێت هاتووە تا چەند جەنابەت توانیتە خۆ لەگەڵ ئەو گۆڕانکاریانە بگونجێنیت و ئەو زاڵ نەبێ بەسەر تاوەکو ئەڵێ کەمتر بێتەوە ڕێژەی سەعات و ڕێژەی خوێندنەوەی کتێبەکان لە ساڵەکەدا بەگشتی تا چەند لەگەڵ خوێندنەوەدا هەر سەودا و باشە و گۆڵێ وەڵایی من وەکو خۆم دیارە عاشقی خوێندنەوەم حەزێکی زۆرم هەیە بۆ خوێندنەوە بوومەتە هاوڕێ لەگەڵ کتێبە ڕۆژانە مەگەر دەرفەتم نەبێ یان سەردانێکی کۆمەڵایەتی پەیوەندێکی کۆمەڵایەتی سێ ساعت کتێبە خوێنمەوە مەگەر دەرز و دەور و ئەوانە دەستم بگرێ چی پێبەخشیویت عەقڵێکی گەورەی پێبەخشیوم دید و تێڕوانێکی باشی پێخشوم کرانەوەکی باشی پێبەخشیوم منی لە کەسێکی بچووکەوە گەورە کردووە خوێندنەوەی ئینسانەکان گەورەکە پێگەینە باڵایەنەکە ئەیانباتە ئاستێکی بەرز ئەوانەی کە خوێندنەوە کتێبەکان لە چای منەوە دیارە ئاینین زیاتر خوێنەری پەرتوکە ئاینەکانی یان گشتی یان چی دیارە ئەو بە بۆچوونی من بە تێڕوایی من ئەوانەی بیانێ معریفەیەکی دەوڵەمەندیان بێ گەورەیانە بێ ئەبێ ڕوو لە کتێبە ئاینەکان بکەن چوو لە ڕووی فەلسەفیەوە چوو لە ڕووی فکریوە چی لە ڕووی عەقیدەیەوە چی لە ڕووی شەریعەتیەوە چونکە ئیسلام مەجالێکی نەهێشتێتەوە بۆی کە دەست نەخاتە سەر کەلێنەکانی ژیانی ئینسان هەموو شتێکی تایە پێویست ناکەیان بچین بۆ فەرهەنگی شوێنێکی تر وڵاتێکی تر ئەوەی کە لە مەجای عەقیدە و ڕۆح و عەقڵێت و کۆمەڵایەتی و ئەوانایە بۆیە کتێبە ئیسلامیەکان با بڵین گەنجینەیەکی گەورن بۆ پێگەیاندن و گەورەکردنی ئینسان مامۆستا تا چەند لە پێشانگاکە ڕەچاوی دۆخی ئابووری و دارایی خەڵکراوەکو و دەزانی لە ئێستادا بێموچەی یەک هەیە تا چەند هەستەکەی کە بڕاعەتی خەڵکراوە لە نرخەکاندا وەڵای ئەوەی من تێڕوانیم کردووە کتێبەکان لە چاو بازاڕە کە چی لە بازاڕۆ جیاوازیەکی بەڵام هێشتا هەر گرانن ئەمجا خاڵێکی لاوازی ئەم پێشەنگا من سێ و چوار کتێب ڕیکلامی بۆ کرابوو هەر سێک کتێبەکە کە پرسیان وتیان ئەمڕۆ ناتۆ بەیانی تێت ئەمەش بۆ خۆی خەلەلە بۆ خۆی جوان نییە باش نییە کە کتێبێکە لات نییە بۆ ڕیکلامی بۆکەی لەوانەیە خەڵکێکی زۆر بۆ بێ بەڵام بە شێوەیەکی گشتی پێشانگایەکی چاکە ئەنگاوێکی باشە قۆناغێکی باشە کرانەوەیکی باشە بۆ باخەڵی خەڵک یوادار ئەم پێشانگانە نەک ساڵێک جار ساڵی دوو جار سێ جار بکرێتەوە بۆی خەڵکێکی زۆر ئیسفادەی لێ بکە دەستخۆشیمان بۆ ئێوەش دەستی ئەوش خۆش بێ پێم خۆشە جەنابەت وەکو
ئەم هاوسەری مامۆستا وەکو خوێنەرێکیش باسێکمان لەوە بۆ بکەی تا چەند هەوڵ داوە ئیش و کاری ئەو سەڕایەوەی جەناب دەزانم کە کاری پەروەردەیی و ئەوەش دەکەی وەکو بانخوازێک بەڵام چۆن گونجاندوتە هەم بانخوازێکە هەم خوێندنەوەی کتێب بوو هەم ئیشی ماڵ و ئەرکی ماڵ و ئەرکی دایکایەتی. بەناوی خۆی گەورە و میرەبان درود و سەڵاوەت لە سەرگیانی پێغەمبەری عەزیز و خۆشەویستمان سەلی الله عەلەیه وسەلەم. سەرەتا دەستخۆشی لە جەنابتانەکەم بۆ ئامادەبوونتان لە ڕۆژی پێشەنگای کتێب و بۆ وەرگرتنی لێدوانی ئێمە و یاخود کەسانی تر لەو بابەتە. من وەکو ئافرەتێک سەرەتا هیوادارم هەموو ئافرەتان ساڵانە چۆن ڕۆکەنە پێشەنگای هەنار چۆن ڕوئەکەنە پێشەنگا بۆ داشکاندنی کاڵایە جلو بەرگێ بابەتێکی ناوماڵ بۆ بابەتێکی لەم جۆرانە ئەوانە شتانێکن هەتا ساڵی داهاتوو ڕەنگە هەر شتێ بکڕی لەو پێشەنگانە تا ساڵی داهاتوو مۆدی نەمێنێ بەڵام من پێیان ئەڵێم هەرچی ساڵانە لە پێشەنگای کتێب ئەیکڕیت قەت مۆدی بەسەر ناچێ یەکەم و کاڵایەکی شەقەت بەدەستی دوو ناژمێرە هەر کاتێ من خۆم کتێبێ بخوێنمەوە بیدەم بە کەسێکی تر بخوێنێتەوە لە ئەویش هەمان شێوە دەستی یەکە و من وەکو ئافرەتێک چۆن توانی ومە ئیشی ڕۆژانە و ئەرکی ماڵداری و پەروەردەیەم شتانە بگونجێنم ئەتوانم بڵێم لەسەر حسابی کەمکردنەوەی خەو ئەگەر ئێمە ئافرەتان هەوڵ بین بەیانیان دوای نوێژی بەیانی نەخەوینەوە بە دڵنیا فریای خوێندنەوەیکی باش ئەکەوین و فریای ئیشی ماڵیش ئەکەوین ئەلحەمدولیلا من نتوانم بڵێم لە ڕووی پەروەردەی ماڵەوە پاش فەزڵی خوای گەورە کەسێکی باش بووم ناڵێن بێوێنە بەڵام ئەلحەمدولیلا کەسێکی باش بووم و ئەو هاوسەرم خۆی ئامادەی سوپاس بەخوا لێم ڕازیە و هەروەها کاری پەروەردەی و کاری دەرەوە و کاری کۆمەڵایەتی و چارەسەرکردنی کێشە خێزانەکان و هەروە توانم بڵم کابانێکیشم ئەلحەمدولیلا لە هەمڕۆیەک توانی ومە بۆچی چونکە دەمێ ساڵە من هاوڕێی کتێبم دەمێ ساڵە من کتێب ئەخوێنمەوە چونکە خوێندنەوە گەورەتەکە وەکو هاوسەرم وتی ئێمە ئافرەتان ڕەنگە دەرفەتمان نەبێ بڕۆینە دەرەوە بۆ فێربوون وەکو لەسەرمان فەرزە ئێمە کە هەمیشە چ پیا و چ ئافرەت بە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەبێ فێر بێت ئافرەت بە حکمی ماڵداری و پەروەردەکردنی مناڵ زۆر مەجای دەرچوونی نییە بەڵام خۆ ئەتوانێت کتێبێک لە ماڵەوە گەورەترین مامۆستای بێت. وەڵاکو گەنجێک ڕاستیەکەی بینمان خراپ نییە بەڵام لایانی ئیشکردن و جەنجاڵی سەرقاڵ و ئەم دۆخەمادی بەسەر هاتۆ تۆزە بینمان تێکچووە ئەیتر بەڕاستی هەمیشە کەسێک گەر سوودی لە کتێب بینی بێ لەمانای کتێب تێگەیشت بێ هەمیشە حەزی بەبوون و بەرامی کتێب هەیە بۆ یەک هەرچۆنێ بێ ئەمڕۆ حەزمان کرد هەم وەکو چالایشێکی ترمان هەبوو لە ڕێکخراوێک و هەم لێرەش بەڕاستی چایە بژێڕی ناو کتێبەکانە هەر دڵمان پێکرێتەوە شتێکمان حەز لێ بێ ئەوەی ئێمە خواستی ئەمە بێ بیدۆزینەوە و بیکڕێن. خوێندنەوە چی بە جەناب بۆ بەخشی و وڵی خوێندنەوە دنیایکی گەورە بە ئینسانە بەخشێ ڕاستیشی بە مرۆڤ نابەخشێ توانێ مرۆڤ تێ بگالەوەی قەباری خۆی چەنە و قەباری خەڵک چەنە وە کتێب ئینسان وارێ ئەکات تێڕوانی بەرامبەر بخوێنێتەوە مێشکی ئینسان گەورە بکە ئینسان کە بێدەنگە بۆ بێدەنگە قساکە بۆ قساکە هەموو شتەکان بە هەدەفە بینێ بەڕاستی خوێندنەوە مانایشی گەورە بە ئینسانە بەخشێ. تا چەند نرخەکان پێتان گونجاوە هاوکاتە لەگەڵ هەماهەنگە لەگەڵ ئەو دۆخە خراپەی ئابووری لە هەرێمی کوردستانە هەیە؟ بەعام ڕاستەکەی خراپ نییە بەعام بن ساڵەکان زۆر بە خراپی نابین و چکە هەموو کتێبێک با ئێمە ئەو حەقش بین بەوە چکە ئێمە خۆمان لە زۆر شتیکە ئیسرافەکەین بەسکەیتە سەر زانست و یێتە سەر کتێبێک کە بەقەدەر هەزاران شت معریفە بە تۆ بەخشێ لێوا دەسەگرینەوە من پێم وایە تۆ کتێبێک بەگران ێزانی لەوانەیە پارەی 2 کیلۆ میوە بێ بەڵام لێرە بەگران ێزانی بەڵام کاتێک ئەمە مێشکی بە ئەندازەیە فراوانەکە بە ئەندازەیە سودمەندەبی لی لەوانەیە خۆ تەوەقوع تەسەووری نەکەی ئەژینە هەموو کتێبێک ئەو نرخی خۆی هێنێت ڕفتی بەگرانیەوە نییە هەموو شتێ نرخی خۆی هەر ئەهێنێت لەوانەیە ئەو چاپخانەیە ئەو شوێنی کە دەری کردووە پڕبەدڵ حەزێکرد بڕی تێچوونەکەی کەمتر وایە ئەویش بە کەمتر بیفرۆشتایە. پێت وایە خوێندن بۆتە کولتور لە هەرێمی کوردستان؟ ناتوانم بڵێم ئەگەر سۆشیال میدیا نەهاتایەتە ناو کوردستانەوە ئەبوو بە کەلتور بەسم پێم وایە شەکل نەبوو بە کەلتور نەخێتەنها تاکەکان و فەردەکان و ئەوانەی کە لە عیلێکی خوێنەوار و سەر دەرەکەن یان وەکو بەهرێک تیانە ئەبێ ئەوانە سودمەندە ملەینا بەڕاستی وەکو کەلتور نە هەوڵی بۆ درراوە نە حکومەت هەوڵی بۆیاوە واتوانم لەم حیزبەکانیش نیانتوانی و تاکی وا پەروەردەکەن خوێنەوەی بێ بە کەلتور چوە کەسانی خاوەن معریفەت تۆزێ لەناو حیزبەکانیش خوازراو نین بۆیە نەبوو بە کەلتور ناو کۆمەڵگەی کوردیە. دەمەوێت باسێک لە گرنگی پێشانگاکەشمان بۆ بکەیت تا چەند گرنگەم پێشانگایانە و تا چەند خوێندنەوە لە هەرێمی کوردستان بووە بە کەلتور؟ وەڵی سەرەتا ئاماژەیەکم پێدا کە ئەم پێشەنگانە زۆر کارێکی گرنگن بەلای منەوە زۆر کارێکی پیرۆزە یەکێکە لەو کارە باشانە کە
حکومت پێی هەڵەسێ لێرەش ئەکرێتەوە لە هەولێرش بەڕاستی ئیشێکی زۆر باشە ئەمە سەرچاوی پەیداکردنی کتێب و سەرچاوە زانستی علمیەکانە لە هەموو بوارەکانە بە بواری ئیسلامیەوە بێ بە بواری علمیەوە بێ بە بواری هەتا زمانەکانی ئینگلیزی و فەڕەنسی و بابەتە علمیەکانی تر بە شێوەیەکی گشتی هەموو خەڵک هەم کتێبەکەی دەستەکەوێت سەرچاوەکان هەم ئەندازەیەکیش سیعرەکەی لە بازار و مەکتەبات نزمتر و هەرزانترە بۆیە ئەوە شتێکی باشە بۆ خوێنەران بۆ مامۆستایان بۆ قوتابیان بۆ وانەی کەواکو پێویستیان بە کتێب و سەرچاوە و ئەو بابەتانەیە کەواکو لە مەجای عیلم و زانستەکەی خۆیانە پێیوە خەریکە بن. مامۆستا دابشکردنی کاتەکانتان چۆنە بۆ خوێندنەوە ئایا ڕۆژانە هەفتانە بە سەعاتە یەخۆ دەخێت بە پێی کات و دەرفەتە لەلایەن جەنابتانەوە کە پلانی بۆ دان؟ وەڵی من بە تایبەتی و کاتانێک کە ئەو سەحیحی بوخاریم نووسیوە ئەو بە زۆری ئەگەر نەچوومایە بۆ شوێنە میوان نەبوومایە میوانێک نەهاتایە لە دوای عیشاوە تا سعات 12 جاریەوە بۆ تا سعات 1 ئەم نووسی بە زۆری لە ڕۆژیشە هەر کاتێک مەجال هەبووە لە ڕۆژەکەشە جگە لە کاتی دەوام و ئیلتیزامەتەکانی خۆم کە دەوامێکی ڕۆژانم هەبوو و ئیلتیزاماتی مزگەوت و ئەو جۆرەشتانش ئیتر ئەگەر لە ماڵ بوومایە زۆرتر پێوە سەرقاڵە و ینی من ئەو کتێبە گەورای بوخارێ لەبەرەوە کتێبێکی زۆر گەورە و سەرچاوێکی گەورەیە ئەگەر کاتێکی زۆری پێنەدەی ناتوانانی مەسەلا تەواوی بکەیت و بینوسی بۆیە من کاتێکی زۆرم پێدا لە کاتەکانی خۆم. مامۆستا خوێندن یاخود خوێندنەوە لە هەرێمی کوردستان بووە بە کللتوریان نەخێر بەداخ؟ وەڵی بە شێوەیەکی کەم و جوزئی خوێندنەوە بووەتە کولتورە نا زۆربەی خەڵک ناخوێنێتەوە ئێسش کە ئەم ئەنتەرنێت و مۆبایل و ئەو بابەتانە کەشتی تۆزێ سەدحی و سادە کردووە خوێندنەوەی لاواز کردووە زۆر دەوری بووە لە کەمکردنەوەی خوێندنەوە و خۆمان و نەکردن و خەڵکەروە سەدحیشتی دەسەکەوێتتر قوڵ نابێت بۆ لەشتان. سپاس بەخوای گەورە کە ئەمڕۆ ئەو هیمەتەی بێداین بەشداری بکەین لە پێشانگای کتێبە لە پارێزگای سلێمانی. پێم وایە خوێندنەوەی کتێب لە ناو هەرێمی کوردستانە بە تایبەت لە ناو جامیعەی کوردیە سپاس بەخوا بە ڕێژەیەکی بەرچاو بەرزبێتەوە ئەوەش بەرمەبنای چییە و قسە بەرمەبنای ئەوەیە کە تەماشایەکەی ماشەڵا زۆرینەی نووسینگەکان کە کتێبە فرۆشن یان زۆرینەی بەشداربووان کە لێرەن گەنجن و زۆرینەیەکی باش الحەمدولیلا لە چینی مناڵیش ێسایەتە ناو کتێبخانەکانەوە بەشێکی بە تەمەنەکانیشی لێیە یعنی سپاس بەخوا بە حکمیەوەی ئێستا گەنجێکی زۆر هاتۆتە ناو پێشانگاکەوە ئەمە دەرخەری ئەوەیە کە لە ناو هەرێمی کوردستانە بە تایبەت لە ناو شارە جیاوازانی کە ئەمڕۆ بەشداریان کردووە خوێنەرێکی باشە الحەمدولیلا. ئەو کتێبانەی کە دەیخوێن و زیاتر لە چ بوارێکدایە کە جەنابەت پشتی پێبەسیت و ڕۆژانە و هەفتانە و مانگانە دەیخوێنیتەوە یاخود نەخێر هەمە چەشنە؟ خۆم لە سێ بوارە خوێنمەوە لە بواری ئاینی لە بواری سیاسی لە بواری مێژووی و ئەم ڕۆژ کە هاتووم بۆ ئێرە دەرفەت هەبووە کە بەشداری بکەم سپاس بەخوا لێرە بۆ دوو کتێباتم بە تایبەت کە بەداخەوەیشی کیانم دەست نەکەوت قرار وایە سبەینێ بێتە ناو پێشانگاوە کە کتێبی دڕک و مێخەکایی شەیدی حیاسنوارە و کتێبێکی مامۆستا کرێکاری شەبوو سپاس بەخوا ئەوم دەستکە و تەفسیرێکی سورەتی فاتحەیە بەگشتی کتێبی سیاسی و ئاینی و مێژووە خوێنمەوە. لە ماوەی ڕابردوودا کە جەناب سەردانی پێشانگەکانی کتێبت کردبێ و ئەم جارەش تا چەند ڕەچاوی دۆخی ئابووری خەڵک کراوە؟ ئەتوانم بڵێم بەداخەوە ڕەچاوی دۆخی ئابووری نەکراوە پارساڵ تقریبان داشکاندن هەبوو بەڵام ئەم ساڵ داشکاندن نیە پرسیارم کرد لە چەند خاوەنی چەند پێشان ئەوەیەک چەند بنکەیەکی ئەو کتێب فرۆشانە گلەیان هەبوو لە نرخی شوێنی کتێب شوێنەکانیان ئەو شوێنانی کە پێیان داون شوێنەکان بە گران پێیانە درێ بۆی ئەوانیش ناچارە بن داشکاندنێکی کەم بکەن لە کتێبەکانیان داشکاندن نەکەن ئەمەش نرخی کتێبەکان زیاترەکەیان هەروەکو خۆیێڵێتەوە کە بەداخەوە مەش بۆ خوێنەر خراپە بەڕاستی یعنی گلەیەکە ئابێ ئاوا باسی بکەین ئەو کەسانی کە پێشانگاکەیان ڕێخستووە ڕەچاوی نرخی کتێبەکانیان نەکرۆ ڕەچاوی ئەویان نەکرۆ کە داشکاندێکی باش بۆ خوێنەران بکرێت. چەند سۆشەڵ میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان خوێندنەوەی کەم کردوێتەوە کاتی کەم کردوێتەوە؟ وڵی ئەو بۆ پرسیارە بێ ئەگەر ئەبێ بە توێژینەوەی جدی لەسەر بکرێت ئینجا وەڵامی بیتەوە بەڵام من وەکو خۆم تا ئێستا سۆشیال میدیانە بۆ بە هۆکارێک کە کتێب تەرەک بم
ڕاستە هەنێ جار بۆ هەنێک بابەتە گەڕێ ئەچی لە سوشال میدیا بە ئاسانی پیاکەی بەڵام ئەگەر بچی بە دوای کتێب وەگەر کتێبەکە درەنگتر پیاابێ بەڵام کتێب تێرت ئەکا لە ڕووی معنەویوە و کتێب بۆ خۆم وای ئەبینم کە کتێب خەنجەرێکە لە بریەوەی بەلاقەی ئینسانەوە بێ لە مێشکایەتی هەر کاتەوە هێرشی پێ بە هەر کاتەوە بەرگری لە خۆت پێەکەی بۆ ئەمە کتێب بەڕاستی گرنگی کتێب لێرە بەڵام سوشال میدیا ئەمەنێ سوشال میدیا لە ماوەی 2 دقا کۆمەڵی زانیاری دەداتێ بەڵام سبینێ هەر لە هەمان کاتەکە سێری وینەکەی ئەسێری ئەو زانیاریەکە کە گوێ لێگرتو سێرەکەی لەوەکو خۆی لە بیرو نەما بەڵام کتێبەکە جیاوازە لەوە چۆن بتوانین دەرفەتێک بدۆزینەوە بۆ ئەوەی کە بخوێنینەوە. ئەگەر مرۆڤ شتێک ئامانجی بێ چەندێک سەرقاڵ و مەشغوڵیش بێ هەر کاتی بۆ دۆزێتەوە باش جاری وایە زۆر ماندووین مەشغوڵین بەسکە کاتی نان خواردنمان دێ ئیتر هەموو جەستەمان داواوە کاکە پێویستە بچین نان بخۆین بۆ ئەوی تێر ببین بۆچی چونکە نان خواردنمان لە شتە گرنگەکانی ژیانمان داناوە بەشێک لەو کەسانەی کە لەبارەی خوێندنەوە قسەیان کردەوە خەڵکی شارەزا و زانان پێیان وایە ئەبێ خوێندنەوە بخرێتە ئاست و مەرتەبە و پلەی ئەم شتە گرنگانی ژیانەوە خوێندنەوە حاڵەتێکی ئاسایی نییە شتێکی ئاسایی نییە مرۆڤێکی ئاسایی کە ئەهلی زانست بێ ئەتوانێت بە سوشال میدیا بژی بەس ناتوانێت بێ کتێب بژی یعنی وەکو چۆن ئەو قسە باوەی کە هەمومان ێڵینەوە وەکو چۆن خۆراک بۆ جەستە پێویستە هەر بەم شێوازش کتێب بۆ مێشک و بۆ ڕۆح و بۆ فراوانبوونی ئاستی معریفی و بۆ دروستبوونی دیدگا و بۆ دروستبوونی خوێندنەوە گرنگە ئەوانی کە شارەزان دەڵێن ئینسانە بێ بخوێنێتەوە بۆی خاوەنی خوێندنەوەی خۆی بێ ئەگەر ئینسان نەخوێنێتەوە ئەوە لە ڕیزی بەڵێ قوربانە بێ هیچی تر نازانێ غیری کۆپی پەیست هیچی تر نازانێ غیری شوێنکەوتەیی غیری فۆلۆوەری کتێب و خوێندنەوە ئەمە لە ئینسان دوورە خاتەوە و ئینسان کاتە خاوەنی قەرار و بیرکردنەوە و باگراوندی خۆی و کاتێک تەماشای هەر ڕووداوێکی دەوروبەریەکە کاتێک تەماشای هەر چەمک و حاڵەتێکی دەوروبەریەکە خاوەنی خوێندنەوەی خۆی بێ بۆیە من پێم وایە ئینسان پێویستە لەسەری هەرچی کردووە کاتێک بۆ خوێندنەوە دابنێ ئەگەر مەجالی نییە با کتێبی دەنجی بخوێنێتەوە ئەگەر پارەی پێ نییە با کتێبی PDF بخوێنێتەوە ئەگەر ناتوانێ بیکڕێ با بچێت کتێب بە ئیستیعارە داوا لە خەڵک بکبی خوازێ و بیخوێنێتەوە واتە دەرفەتێک نییە بۆ ئەوەی کە ئینسان نەخوێنێتەوە مەگەرەوەی کە خوێنەواری نەبێ کە بێگومانم ئەوەی کە نەخوێنێتەوەمان هێوایە ینی گرفت لە خوێنەواریە هەیە بۆچی چونکە بەڕاستی خوێندنەوە ئاسانترین و نزیکترین و سادەترین و هەرزانترین ڕێگەیە بۆی کە ئینسان خۆی پێ بگەێنێ چۆن گرنگکردنەوەی پێشانگەیانە لە شارەکان و لە هەریم کوردستان دەرفەتێکی باشە هەبوونی پێشانگا دەرفەتێکی زۆر باشە بەتابەتی گەرداشکاندنی تیاکرابێ ئەگەر چاپی تازەی تیاخرابێتە ڕوو ئەگەر ئەو شتێک کە خەڵک بۆ نمونە ناکرێت تۆ بە دوای کتێبەکە بگەڕی بڕۆی هەموو بازار بگەڕی یەکتە پێشانگا و هەمووی لە بەردەم تا کۆکراوەتەوە و دانراوە بریان پێشانگای لە تەوقیت و کاتێکا بواە کە دۆخی ئابووری خەڵک باش بواە بریان پێشانگایە کاتێ بواە کە موچەی خەڵک دوو مانگ دوانە کەوتایە چونکە بێگومان ئەوش کاریگەری هەیە لەسەری وێگومان کەسێک سکی برسی بێ بیر لە برسیبوونی مێشتی ناکاتەوە یەکەم جار سکیە خاتە پێشینە و ئەولەویاتی ئیشەکانی خۆیەوە لەبەرەوە بێگومان هەبوونی ئەم جۆرە پێشانگایانە لە هەر شارێکە لە هەر شوێنێکە دەرفەتە بەتابەتی بۆ خوێنەر شتانە بە دەرفەتێکی باشە زانێ و حەق وایە ئەوەی کە خۆی بە خوێنەر بزانێ شتانە باش بتۆزێتەوە. گرنگە ئەم پێشانگەیانە بۆ ناساندنی بەرهەمەکانتان با خوێن دیارە کردنەوەی ئەم جۆرە لە پێشانگا لە هەولێر بیا لە سلێمانی کە ساڵانە کرێتەوە گرنگێکی تایبەتی خۆی هەیە کەسێک کە خوێنەرێک دەوێت کتێبێک بەدەست بێنێ هەڵبەتە لە بازارە ڕەنگە بەناڕەحەت دەسی بکەوێ کتێبخانە و کتێبخانە بگەڕێ بەڵام ئێرە ناوەندێکی فراوان و عرزکردنێکی گەورەیە بۆ خوێنەران و ئاسانکاریێکی زۆر باشە لە ڕوویەکی دیکەیشەوە بابەتی نرخەکانە هەڵبەتە ئەو ناوەند و کتێبخانانی کە دێنە ناو پێشانگاکان نرخەکانیان دابەزێنن کەواتە ئەم ناوەندانە هەم سەرچاوەیەکی زۆری تیادەسەکەوێ سە لێرە جگە لە ناو هەرێمی کوردستان دەیان وڵات بەشدارە هاوڵاتیەک یا خوێنەرێک ناگا بە دەیان وڵات بەڵام لێرە ئەوە ئەژمار بکە تۆ سەردانی دەیان وڵات و ناو هەرێمەکەی خۆشتت هەمی کردو کاکی من تا چەند نرخەکان لەگەڵ دۆخی خراپی ئابووری خەڵکە هاوتەری بە و مڕاعاتی و دۆخەتان کردو ئێمە وەکو خۆمان وەکو ڕێکخراوی خاڵ کە چەند ساڵە لێرە بەشدارین و بەتابەتیش ئەم ساڵ کە دەبینینەوە ماوەی 2 مانگە موچەدا بەش نەکراوە ئەلبەتە بە دڵنیایی ئێمە یەکێک لە ناونیشانەکانی خاڵ ئەوەیە کە ئیشی کوالێتی بەرز و نرخی هەرزان ئێمە ئێستا ئەگەر باسی بکەم مەسەلەن کۆبەرهەمی مامۆستا هەژار مکریانیمان هاتوتەوە ئەتاوەکوونێ لە کە گەشتۆتەوە ناو
پێشانگا 5,000 دیناری تێچوو ئێمە دێن بە 50,000 دینار کە نزیکەی لە 145 داشکان نەکا کەواتە ئێمە وەکو خۆمان ڕەچاوێکی باشی دۆخی دارایی خراپی هاوڵاتیانمان کردو. ئێمە کە ئەمڕۆ هاتین هەر بە عام سێرێکی ناوەندەکانمان کرد زای ناوەندە چاپکراوەکان و ناوەندەکانی نەشرکامانن بەعام باشن بەعام کتێبی باشی تایە هەندێک ناوەندی تازە کراوەتەوە کە جێ دڵخۆشیە لە پێشنگەکانی ڕابردووە بەڕاستی من زۆری سوودم بینیوە لەو کتێبانەی کە کڕیومانە بەتایبەت دەوانەی کە زیاتر منهەجین وەکو منهەج بەکارێت. سپاس بۆخوا بەعام بەگشتی پێشانگاکە زۆر باشە تا ئێستا بەڵامی ترم ڕۆ یەکەم ڕۆژە ئینسان تا یەک دوو ڕۆژە بێ چای بکرێتەوە بزانین چیە کڕی و سەیری چی ئەەکەیتوانە ئەمڕاتەن مەسحێکی عامە بڕیاردا چەند ڕۆژی سەردانکەیت انشاءڵڵا من ئەگەر بۆم بکرێ دوو جار سێ جار تا کۆتایی پێشانگاکە سەردانی ئێراکەم چکە بەڕاستی ناتوانانی بە ڕۆژێک ئەو هەموو کتێبە بزانی کامە دڵخوازی تۆیە بیبینی بیکڕی. چۆن کاتەکانی دابش کرد و ڕۆژانە هەفتانە و مانگانە بۆ خوێندنەوە؟ وەڵی من بەبوونی ئەوەی کە هەم لە زانکۆ مامۆستام و هەم ئێستا خەریکی نووسینی تێزی دکتۆرام زۆربەی کاتەکانم ئەخوێنمەوە بەتایبەت لەو بواری کە تایبەتی خۆمە پسپۆڕی خۆمە کاتەکانی کەش بە پێی گونجان ڕۆژانە لانی کەم 2 ساعت 3 ساعت خەریکی خوێندنەوەی کتێبی کابم بابەتی تر بۆنەوە بابەتە دینیانەی کە هەیە یان بابەتی فەلسەفیە ئەدەب شعر ڕۆژانە توانم بڵێ مەگەر ئین بکەم بتوانم مەجالم هەبێ 3 ساعت ئەخوێنمەوە ئینشەڵڵا. تا چەند دەست و پەنجە و لەگەڵ کتێبەکانی مامۆسای باپیران نەرم کردووە و دەیان خوێنیتەوە چی ناونیشانێکی مامۆسات زۆر لا تایبەت بۆ کاریگەری لەسەر جناب جێشت؟ وەڵام من کتێبەکانی مامۆسا عەلی باپیری هەندێکیان هەر خۆی بە هەدیە پێداوم ئەوە لە کۆئەل تقریبان چەند ساڵ پێش ئێستا کتێبە تازەکانیشی سێرم کردووەی خوێنمەوە و زۆر بەلام و کتێبی گونجاو و بەپێزن ئێستاش ئەمە ناوەندێکی خۆی ناوەندی چاپکردنی کتێبەکانی خۆیەتیاتی سەردانمان کرد بەڕاستی نزیکی هەفتە بەرهەمی مامۆستا لێرەیە تەفسیرەکەی زۆر تەفسیرێکی بەپێزە وەکو ناوەکەی خۆی بەگشتی کتێبەکانی بە سوود و بەپێزن. ببیکینە کەلتور بەبەرەوەی کە ئێمە یەکێ لە گرفتە هەرە سەرەکیەکانمان ئەوەیە لە وڵاتی ئێمەیە خەڵک لایەنی کەلتوری خۆی فرامۆش کردووە هەموو خەون و خەیاڵمان بۆ بە لایەنەکانی تری لایەنی ئابووری لایەنی سیاسی بۆیە ژیانیشمان بۆ ڕانڕەحەتی ڕۆشتووە چکە کەلتور ژێرخانە بەهێزەکەیەکە من هەمیشە ئێڵێم ژێرخانە هەرە بەهێزەکەی کۆمەلگایە ئەگەر تێ کۆمەلگات پێ بەهێزکەی بیکێ بە کۆمەلگایەکی ناوازە پێویستە ئێمە کلتورمان بەهێزکەینەوە خوێندنەوەمان بەهێزکەینەوەێ. دکتۆر پۆلێنکردنی کاتەکانە بۆ خوێندنەوە ڕۆژانە هەفتانە چۆنە؟ ڕاستیان من هەر لێم بۆ بە عادەت کە ڕۆژانە خوێنمەوانێ وەکو خۆم بە حکمەوەی کە کار و کردەوەی ترم زۆرە لە زانکۆ بە تایبەتی مامۆستای زانکۆ و سەرپەرشتی نامەکانی ماجستێر و دکتۆرا و خوێندنەوەی مناقەشات و بابەتی تر بەڵام بە شێوەیەکی گشتی خوێندنەوە لە لای من ئەرکێکی زۆر پیرۆزە و ئەگەر بێت و ڕۆژانە لە 2 ساعت کەمتر بخوێنمەوە لە ڕاستیا خۆم بە کەمتر خەم و خەسارت من دەزانم. پێشانگای هاوشێوە تا چەند گرنگە؟ زۆریش گرنگە خۆزگە ساڵانە لە جیاتی پێشانگایەکی ئاوا 10 پێشانگای بکرایەتەوانێ کە بتانی چەندە ئینسان چاوی گەژە بێتەوە من دای من ئەڵێم دێم بەلای عاشقەکانم چکە من دڵدارەکانم دڵداری کەسێکی وەکو من کتێبە بۆیە کێمە ناو ئێرەوانی ینی تەواوی ڕۆژەکانی کۆ ئەم دیدارەیەم ڕۆژە یەم بە سەیرانەکەم ڕۆژێک ێم بەس ناوەڕۆکە خوێنمەوە ڕۆژە یەم دیاریانەکەم ڕۆژێک ئێمەیان کڕم بەس دەبەرەوەی کە بتوانین کە سوودی هەبێ بزانم چیتیایە و شتی تازە چی هاتووە. چەند نرخەکان ڕەچاوی بارودۆخی خراپی هاوڵاتیان کراوە؟ لە ڕاستیە چاپ کوردیەکان زۆر باشن کتێبخانە کوردیەکان زۆر باشن دەستخۆشیان یەکەم کە تا ڕادێکی زۆر نرخەکانیان گونجاوە ئەوەی کە تا ئێستا من بینیومە بەڵام عەرەبیەکان لە ڕاستیە گران وەکەمیشە و ئینگلیزیەکانیش سێرم کرد دیسان ئەوانیش بە هەمان شێوە گرانن فارسیەکان باشترن تا ڕادەیەک هەرزانترە نرخەکانیان بەڵام بەگشتیش داشکان بکرێ باشە هیچم نەدی تا ئێستا داشکان کرابێ
مثلا جاران نووسرا بوو لە ساڵ 50 ساعت 40 لە ساسی بەڵام ئۆفرانش تا ئێستا نەکراوە ئومێدەکەم ڕۆژانی داهاتوە ئەمانە بکرێ و خەڵکێک و خوێنەرێکی وەکو ئێمەمانانیش بتوانێت بە ئارۆز دڵی خۆیان لەم قەیرانەیە کتێب بخڕن. ژیانی ئینسان لە ڕۆژێکا 24 کاتژمێرە 7 کاتژمێری ئەخەوێ ئەو دوای بەشێکی خەڵک بەشێکی زۆری خەڵک لە کارکردنن بەشێک ئەمێنێتەوە چەند سەعاتێ بۆ خوێندنەوە ئەم چەند سەعاتە جاران ئەگەر کەسێک خوێنەر بواە بە خوێندنەوە بەسەرێ بەدێستا بەشێکی زۆرمان بە خوێنەرە جددیەکانیشەوە ئامرازەکانی پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەگشتی ئینتەرنێت لێمانە بە بەڵام لەگەڵ ئەوەشە هەر ئەو دیوەگەشە ئەبینم چونکە ئەبینم لە ڕێگای فەیسبوکەوە ئینستاگرامەوە ڕێکلام بۆ کتێبەکرێ بۆ پێشەنگاکرێ ئەمە برەوێکی باشی داوە من ئومێ دەکەم شوێنەواری خوێندنەوە لە کۆمەڵگەی کوردی و لەسەر تاکی کورد و لەسەر گەنجی ئەم جیلە ببینم خوێندنەوە هەر ئەوە نیە تۆ بەس کتێب بخوێنیتەوە یان کتێب کەڵەکە بکەیت خوێندنەوە معریفەیەک بە ئینسانە بەخشێ و ئینسانە سەراپا گۆڕێ ومێ دەکەم تاکی ئێمە وشیارانە هەڵبکەوێ و ئەم جیلەکە بەشێ لە وزەی باشی تایە و حەماسەتی تایە لە کردەوەی بیسەلمێنێ ئەگەر ئینسانێکی خوێنەوار بچێتە شوێنێک لە شوێنێ دانیشێ لە گەشتێکە هەڵسێتەوە شوێنەکەی پاک نکاتەوە ئەو کتێب خوێندنەوەیە ئەبێتە ناشرینی بۆی بەو ئومێدە ئیشەڵا وەکو ئەوەی کە ئەیبینین شوێنەوارەکانیشی ببین. تا چەند جەنابەت خۆ وابەستەکەی بە بەشێک لە خوێندنەوە یان بەشێک لە ناونیشانەکان یاخود نەخێر هەمە چەشن دەخوێنیتەوە ئەو بابەتانەی خوێنەوە زیاتر چین کاتەکانی چۆن دابەشەکەی. من زۆر جار لای هاوڕێیانیش وتومە ئەوانشی ئەم ناسن و ئەوانەی ئەم خوێندنەوە و گوێم لێگرن ئەزان هەر لە مناڵێەوە خوێندنەوەیکی مەوسوعی خوێندومەتەوە بەڵام لەگەڵەوەشە هەر ماوەی جارێک شتێک دانێم لە بەرەوەی پسپۆڕەکەم دەرونیە ئەبێ بەشێکی زۆر لە بواری دەرونی بەکاربێنم لە بەرەوەی لەسەر مێژووی ئیسلام و فکر خوێندومەتەوە بەشێکی خوێندەوەم بۆ ئەوە تەرخان کردووە لەگەڵ ئەوەشە هەر کتێبێکی ئەسیل هەبێ من دەسم بۆ بردووە یعنی بۆ نمونە کتێبێکی وەکو مەسەڵەن کۆماری ئەفلاتۆن کتێبێکی یعنی ئەوە نیە بڵێ تەنیا تێکستێکی فەلسەفیە بۆ نمونە کتێبی میری میکیاڤلی کتێبێکە هەبێت تۆ دەستی بۆ بی هەندێک لە کتێبەکانی مەسەن گۆستاڤلۆ بۆ نمونە زۆرە لەگەڵەوە دەست بۆ فەلسەفا بم بۆ نمونە تێکسەکانی نیچەم ئەخوێنمەوە لە بواری فکرا لە بۆ ینی بڵێم شتێکی دیاریکراوە هەیە بریا هەر یەک شتی دیاریکرا وایە بخۆدادەم بەردەوامی کتێبم بە دەورایەتی دەست ینی زۆر بوارە پێناسی خۆی ئەوەیەکە بەسیترین پێوەری و بەبێ ئەمە ڕۆژی دەرەوە زۆربەی خەڵک سەری لەسەر کتێب و کولتورە ئێزە خەڵک سەری لەسەر چییە؟ ڕەحمەتی خوا دەبێت خۆخۆشی نازانە خەریکی چ لە مۆبایلەکە بەلەبەرەوە نەخێر کولتور نییە. جەنابەت چۆن کاتەکانە دابش کردو بۆ خوێندنەوە ئایا کات بۆ ئیسا یەکێک لە مامۆساینەکانمان وەرگروتی من کات دیاریەکەم بۆی نەخوێنمەوە ماشاءڵڵا ئەی جەنابەت چۆنە خوێندنەوەکو خواردن وایە بە کاتی بێتی هەزم بێ ئەوە بێ هەمە چەشنێکی نابێت لە یەکبارە بخوێنیتەوە لەبەرەوە کاتی من بۆ خوێنەوە بە پێی دووشتە من پسپۆڕەکەی خۆم دەرونیە بەشێکی باشی بۆ ئەوەیە تا ئەو ئەبحاس زیاترە خوێنمەوە لەبەر ئیشەکەم بەشەکەی تری ئەوە تقریبا هەموو ڕۆژێوانەکەم ئەوان چارێکی نیو سعادە بێ ئەبدەیتێک وەرەگرم الحەمدوللا مەگەر ڕۆژێ مەجال نەبێ بەشەکەی تری دوو بەشە بەشیشی قورئانە ئەوش لاپەڕەیەک نی و لاپەڕە زیاتر کەمتر بەشەکەی تری شەرنی هەموو ڕۆژێ بێ خوێندنەوە ئەوی چۆنە خوێنمەوە مەسەلەن وەکو خۆم بەس پێی ناگە خەڵک چاو لە بکە چکە من ئەوە بۆ من باش یعنی تۆ خواردنێکی پێکەوێ من پێم ناکەوێت ئەم تەریقی بۆ من باشە بە زلانە بۆ تۆ باش نەبێ مەسەلەن مەوزوعێکی ئەمەوێت تایە قاڵ بم ئەچم ئەنووسم کە ئەنووسم مەجبورم 50 مەزدەر 30 مەزدەر 40 مەزدەر بەکاربێنم یان بیکەم بەم حاضرە مەجبورم چەند مەزدەرە بەکاربێنم من خۆم واکەم بۆی لێ فێرمم یان ئەیکەم بە دەورە ئەمە طریقەیەشانە طریقەیەش تریشانەوەیە بۆ حەزی خۆمە خوێنم مثلا مێژووە ئەدەبە علمێکی بەحتە وەکو فیزیا کیمیا یاخود با بڵێن ژیاننامەیە ژیاننامەم زۆر حەز لێ و ژیاننامە قۆڵی پیاکەی بە تاوایگی بەس شتەکانی تر بەش لێ خوێنمەوە. دکتۆر ئێستا دڵنیام پرسیارە دروستە بێ لای خەڵک خوێندنەوە چی بە جەنابەت بەخشیوە ئێستا کەسێکە ناخوێنێتەوە جەنابەت کە خوێنیتەوە جگە لە لایەنە پسپۆڕێکە کە ئەوە لایەنێکی ئەکادیمیە بڵێ جیاوازی چییە کەسێک مێژوو بخوێنێت و نەخوێنێتەوە وەزعەکە هەروە بێ و هەر ناگۆڕێ و تەمان پابەندە بە کەسەکەەوە
والله گەر من نەم خوێناتەوە بەخواستەوە مایکە ناخسە بەردەم من حقیقەتەن ئەم مایکە بۆ ئەوستە بەردەم من بە حساب من خوێنەوارم یەک لەو شتانەی پێدەبەخشێ ئەوەیە کە زمانە پاراوە گازایی چۆن قساکەی دوو لە عقلەتی خەڵک تێگەی خوێندنەوە بە شتەکە جیاوکەین وتمان لایەن ئەکادیمیەکەی ئەوە جەنابەتەوە بەڵام ئەگەر لایەن ئەکادیمیەکەی بخێنەوە جەناب وەکو خوێنەرێک مەسەنەن با بڵێن جوتیارێک ئەوڵاتێک جوتیارێکە کە ئەخوێنێتەوە لەگەڵ جوتیارێکی دیکەدا بە هەروە نایبەری جیاوازەکەی چی پێ ئەبەخشی لە کاتێکە ئاڵێ وەزە هەروایە و هەر بێموچەیی و هەردووخەکە ناگۆڕێ و ئەم خوێندنەوە بخوێنیتەوە نەخوێنیتەوە یان دوو لە ڕۆژ جەنابەت ئەڵێ مێژوو هەر ڕاست نییە مەسە کەسێک مێژوو هەر ڕاست نییە خەڵک باوەڕ هەندێک کەسێک نیشانی بچارە قارەسە قورآن کە کەلامی خۆیان چ جای مێژوویەک یعنی ئەم قسانە ئەوترێ بۆ ئەوەی کە خەڵک ساردکەنەوە ئەڵێ خۆی ڕێوی دەمی ناگاتە ترێ لە ترشە لەبەرە بە مطلقی قسەکردن هەڵەیە پەرگیری لە بیرکردنەوەی جۆرێکە لە هەڵە بیرکردنەوەکان کە خەڵک گێتێمە کۆمەڵی خەڵە بیرکردنەوەمانێ لە ڕووی زانستی دەروندروستی و دەروونزانیەوە هیچیان بریتێ لە پەرگیری لە بیرکردنەوە عنی یا بڵێ یا ڕاستە یا غەڵەتە ناوان نییە بەو شێوازە نییە بەشێکی تایە حقیقەتە بزانانی چیەوە کەنگەشەیکێ بەشێکی شتیا حقیقەت نییە ئەمە وەکو مێژوو وەکو شتەکانی تر مێژوو جوتیارەکەی نمونەی خۆمان کەوتێ ئەو جوتیارەیە خوێنێتوانێ باشە لەگەڵ ئیشەکەیە بەرهەمێکشی داوە بە مێشکی خۆی نەک بەرهەم بەس با بە خەڵک کە بەرهەمی جوتیارێکەتی بەرەمێک شاو دوو ئەگەر لە بوارەکەی کشتتوکاڵ بخێنێتوانێ کۆمەڵێک شت دروستەکە کە خەڵشتر نازانێت بەرەمی بێنێ بەسەریعتر بەرهەمەهێنێ بەرەمەکەی زیاکە حاڵبووی لە برای خۆ کاتی خۆی علمی ئیدارە چۆن پێشکەوە یەکێک لە عالمەکان هات سەری ئەو کەسانەی کرد کە دەرزی دەموز دروستەکەنەوەی کە ئێسەیەک لە بەنی با بڵێن لە چکەوە باشە سێری کرد یەک کرێکار دانیشتووە تەلەکە ئەمڕێ کورتێکاتەوە سەرەکەی پانەکاتەوانێ کۆمەڵێک شتەکە بە یەک کرێک ئەسەری پرۆسەکە زۆر خاوە ئەم عالمە هات وتی هەر کرێکاری ئیشە بکە یەکێک بیبڕێ یەکێک پانیکاتەوە یەکێک درێژی کا یەکێک صافیکە یەکێک بخاتە پاکەتەکە سێری کرد کارەکە زۆر سەریع بوو کەواتە ئەو وەڵامێکە عالمێک لە خوێندنەوە گەشتەوەی کە تەرکیز کاتە سەر هەڵەیەک خەڵەکە بدۆزێتەوە چاچیکە بەرنامەکەی زیاتر بۆ جوتارەکە ژەروایە چەند قسەیەکی باو هەیە لەسەر خوێندنەوە یەکەم دەڵێ سەر لە بەرامبەر کتێبانەوی بکە بۆ ئەوەی لە بەرامبەر خەڵک سەر بڵند و بەرز بێت بەشێکی دیکەش دەڵێن کتێب باشترین هاوڕێیە لەبەر ئەوەی سوودت پێدەگەیەنێت و زانیاریەکانت فراوان دەکات و لە بەرامبەردا هیچ شتێکی لە تۆ ناوێت لە بەرنامەکەشا بۆمان ڕوون بوویەوە خوێنەران جەختیان لەوە دەکردەوە کە خوێندنەوە باشترین کلیلە بۆ سەرکەوتن و گەشەپێدانی لایەنی مەعریفی و تەنانەت ئەکادیمی خۆشمان تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپادە زایە ناکات.